بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم آمين. برایان لباسی متن عقیده طحاوی دا دگین دیری 82 لا درسی 12 واتا او درسی 12 که دگین بابتی نواقض الإيمان لديري 82 دانر بيك دير بومان باسی نواقض الإيمان دكات واتا اوشتاني كإيماني إنسان هل دوشنوا بەڕاستی ئینسان وەکو چۆن دەزانێت دەستنوێژ بەچی دەشکێت پێویستە فێریان بێ بۆ ئەوەی کە دەستنوێژی نەبێ حەقیقەتەن نوێژەکەی بەرناکەوێت. دەی زۆر بە ئەولاتر ئینسان لەسەری لازمە نەواقیضی ئیسلام و ئیمان بناسید و بیانزانی بۆچی بۆ ئەوەی ئینسان خۆیان لێ بپارێزی و بۆ ئەوەی نەوەکە ئینسان جارێک لە جاران تووشی یەکێک لە نەواقیزەکانی ئیسلام و ئیمان بێت کەچی نەشزانێت برام. ئەوڕۆ خەڵک زۆر لەی بێ ئاگایە، بەڵام بەڕاستی پێویست دەکا ئینسانی ئیماندار ئەو نەواقیزانە بزانێت. دانەر بە یەک دێڕ باسی کردووە، بەڵام تقریباً یەکێک لەو تێبینیانەی کە لەسەریەتی لەو دێڕەیەیدا کە تەنها باسی جوحودی کردووە کە هەڵوێشێنەرەوەکانی ئیمان لە ڕاستیدا گەلێک زیاترن تەنها لە جوحود. ڕەنگە ئەو هەر مەبەستی زیاتر وەڵامدانەوەی معتەزیلە و خەواریج بێت کە ئینسان بە گوناه کافر دەکەن، بەڵام حەقیقەتەن نەواقیضەکانی ئیمان و ئیسلام زۆرن. ئێمەش بە کورتی لەو دەرسەیدا ئاماژەیان پێ دەکەین چۆن کە گرنگترین بابەتی عەقیدەیە خەڵک ئەوڕۆ لێی بێ ئاگایە گرنگە کە ئینسان نەواقیضەکانی ئیمان و ئیسلام بزانی برام. ديري 82 دفرميت: ولا يخرج العبد من الإيمان إلا بجحود ما أدخله فيه. ولا يخرج العبد من الإيمان، إنسان لإيمان نا يتدري وناش يتدري لبازني إيمان إلا بتشنبت بجحود ما أدخله فيه، بإنكاري كردني أويك بيش وتناو إيمان. إنسان بتشت وتناو إيمان وإسلامتي بلفظ شياتمان إلا بإنكاري كردني شياتمان نبت إنسان لإيمان درناتشت، يعني بإنكاري كردني أو شتيك إنسان بي مسلمان بوا، إنكاري نويجي بكا، إنكاري روجي بكا، إنكاري حجي بكات، إنكاري زكاة بكات مثلا. إنكار چيا؟ بريتيا لويكا إنسان شتيك بزاني بلام إنكاري بكات، بلي بروان بينية، يعني بلي والله كاكن نية ولا بروام نییە، دەزانێت کە نوێژ واجبە بەس دەڵێ بڕوام بە نوێژێ نییە. دەزانێت محەممەد پێغەمبەری خوایە دەڵێ مسلمانم بەس بڕوام بۆ محەممەدی نییە، بڕوام بە فڵان بڕگەیەی نییە لە شایەتومان، مەسەلەن بڕوام بە زەکاتی نییە. ئەوە پێی دەڵێن جوحود. دانە لێرەدا بۆمان باسی چ دەکا؟ باسی ئەو شتانە دەکا کە ئیمانی ئینسانی پێ هەڵدەوەشێتەوە لەبەرەوەی خەواریج و لەگەڵ معتەزیلە دەڵێن ئینسان هەروەکو چۆن کە مەسەلە قسەیەکی بکا کوفر بێت پێی کافر دەبێت، ئەگەر عەمەلێکیش بکا بێشەرعی بێت بە یەک تاوانیش ئینسان کافر دەبێت. لێرەدا قەول و عەمەلیان وەکو یەک تەماشا کردووە. ئەویش دەیەوێت زیاتر وەڵامی ئەوە بداتەوە، بەڵام حەقیقەتەن ئەو تەعبیرە کەم و کورتی تێدایە و پڕ بە پێستەی نییە. جا حەقیقەت نەواقیضەکانی ئیمان و ئیسلام زۆرن، ئینسان گرنگە کە بیان ناسی و زۆر زەرورە ئینسان ئەو نەواقیضانە بزانی. جاری وا هەیە ڕەنگە ئینسان تێبکەوێت بەڵام نەزانێت کە ئیمانەکەی بەچە هەڵدەوەشێتەوە. ئینسان ڕەنگە خەمی لە هەندێک شت خوارد بێ، بەڵام خەمی لە بابەتی عەقیدەی نەخوارد بێت کە لە ڕاستیدا گرنگترین بابەتێش بابەتی عەقیدەیە و لە ناویشیاندا ئەو شتانەی کە ئیمانی ئینسانی پێ هەڵدەوەشێتەوە برام. بە کورتی لەو دەرسەیەدا باسی نەواقیض الئیمان دەکەین. زۆر گرنگە ئینسان بیان ناسی حەقەتەن. بە کورتیەکەی چەندانەیەکان باز دەکەین، زیاتریش ڕەنگە هەبن زانایان باسییان کردوون و دواتریش پێنج تێبینی هەیە سەبارەت بە نەواقیض الئیسلام و بە چەند بابەتێکی عەقیدەی ئەو بابەتان ئەو خاڵانش بە کورتی باز دەکەین کە تێبینی زۆر گرنگن.
ئەو شتانەی کە پێچەوانەی ئیمان و ئیسلامەتی ئینسانن، ئینسان ئیمان و ئیسلامەتیەکەی بە شایەتومان دادەمەزرێت. جاری وهەیە شتێک دەکەی پێچەوانەی ئەو ئیمان و ئیسلامەتیەتە، ئیمانەکەت خوا نەخواستە خوا بمان پارێزی تەبعەن هەڵدەوەشێتەوە. ئێمەش بۆی باسی دەکەین بۆی لێیان ئاگادار بین، بۆ ئەوەی نییە بچین حکم بەسەر هیچ کەسێکدا بدەین، بۆ ئەوەی دەیان خوێنین کە لێی ئاگادار بین و ئیمان و ئیسلامەتی بناسین و کوفر و بێباوەڕیش بناسین. یەکەم لەو شتانەی کە ئیمان و ئیسلامەتی پێ هەڵدەوەشێتەوە برام شایەتمانی پێ هەڵدەوەشێتەوە بریتیە لە تەکذیب بە درۆدانان. بل كذبوا بما لم يحيطوا به بل كذبوا بما لم يحيطوا بعلمه ولما يأتيهم تأويله. ئەوان چ دەکەن؟ بەڵکو باوەڕیان نییە بە دواڕۆژ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، یان ئەوەتانەیە بە یەکێک لەو شتانەی کە ئینسان پێویستە ئیمانی پێی هەبێ بە درۆی دەزانن. ئەوە یەکێکە لەو شتانەی کە ئینسان هەر شتێک بە قورئان و بە سوننەت سابت بوو بێت، ئینسان بە درۆی بزانێ و بڕوای پێ نەبێت، ئەوە لە ڕاستیدا ئیمانەکەی هەڵدەوەشێنێتەوە، خواپەنامەندات. دووهەم جوحودە، ئەوەی کە دانەر باسی کردووە بریتیە لە چی؟ بریتیە لە ئینکاری کردن. دەزانم وەڵا محەممەد پیاوێکی ئاوا بووە، بەس بڕوام نییە کە نێردراوی خوای بێ و پێغەمبەری خوای بێت، یان ئینکاری حەقیقەتێکی دین بکات، ئینکاری ئاەتێکی قورئانێ بکات. بۆیە خوای گەورە دەفەرمێت فإنهم لا يكذبونك، ئەوانە تۆ بە درۆ نازانن ئەی محەممەد، بەڵام ولكن الظالمين بآيات الله يجحدون، بەڵام ستەمکاران بڕوایان بە ئاەتەکانی خوا نییە و ئینکاری ئاەتەکانی خوا دەکەن لە کاتێکیشدا کە دەزانن ڕاستە. ئەها برام ئەوە کە ئینسان تەکذیب ئەوەیە بڵێ ئەو شتە ڕاست نییە، بەڕاستی نازانم، بەڵام جوحود ئەوەیە دەزانی ڕاستە بەڵام دانی پێدانانەی. باشە برام، تەکذیب ئەوەیە بڵێ ئەو شتە ڕاست نییە، بڕوام بەو شتەی نییە، بەڵام جوحود ئەوەیە دەزانی کە ڕاستە بەڵام دانی پێدانانەی و هەروەها نوکۆڵی دەکەی، ئەوەش هەڵوەشێنەرەوەی ئیمانە. بەڵێ جوحود هەر ئینکارە، فەرقی چیە لە لای تۆ؟ کە دەڵێت جوحود بە کوردیەکەی چی لێ دێتەوە؟ یعنی جوحود بەڵێ جوحود ئەوەیە کە ئینسان دەزانێت شتێک ڕاستە بەڵام نوکولی لێ دەکات. نازانم ئینکاری ئەگەر ئەوە بێت، یعنی وەکو بڵێ پێی جاهیل بێ نەزانی ڕاستە، ئینکاری. وا هەز دەکەم لێک نزیک من ئەگەر کەسێکیش زانیاریەکی هەبێت پێمان بڵێ شتێکی باشە. سێهەم استحلال ذنب أو محرم، ئینسان گوناه و تاوانێک حرامێک بە حەڵاڵ بزانێ، ئەوەش ئینسانی پێکافر دەبێت، خوا پەنامانداد، ئیلا مەگەم ئینسان جاهیل بێیان تەویلێکی هەبێت واتە مەوانیعی هەبێت، دەنا ئینسان ئەگەر گوناه و تاوانی بە حەڵاڵ بزانێ ئەوەش هەڵوەشێنەرەوەی ئیمان و ئیسلامەتیە. چوارەم ئینسان گومانی هەبێت، دوودڵ بێت، عەقیدە نابێت لەسەر دوودڵیدا بمەزرێ برام. ئینسان گومانی هەبێت، بڵێ چی؟ بڵێ ئەرێ دەبێت دین ڕاست بێت، ئەرێ دەبێت محەممەد ڕاست بێت، ئەرێ دەبێت خوای گەورە هەبێ والعیاذ بالله. عەقیدە نابێت لەسەر دوودڵی و گومان بێت. دوودڵی و گومانیش یەکێکە لەو شتانەی کە پێچەوانەی لا إله إلا الله خوا پەنامانداد. بۆیە خوای گەورە دەفەرمێ إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله ثم لم يرتابوا. ئیماندار ئەو کەسەیە کە بڕوای بە خوا و بە پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم و پاشان هیچ گومانێکی لە بابەتە عەقیدەیەکاندا نییە. پێنجەم قەناعات دوا بێ کە غەیری خوا بەشداری کردووە لە بەدیهێنەرایەتی و دروستکردن و پەروەردەکردن و پێگەیاندن و ڕۆزیدانی خەڵک. پێ دوا بێ کە غەیری خوای پەروەردگاریش لە بەدیهێنەرایەتیدا لە دروستکردندا دەستی هەیە و چۆن دەڵێ بەشدارە لەگەڵ خوای پەروەردگار، ئەوەش کە بێگومان هەڵوەشێنەرەوەی ئیمانە. قل لا يعلم من في السماوات والأرض الغيب إلا الله. شەشەم قەناعات هەبوون بەوەی کە کەسانێک هەنە بۆیان هەیە کە پابەند نەبن بە شەریعەتەوە،
یعنی وەکو بڵێ لە بەرامبەر شەریعەتدا مافی ڤیتۆیان هەبێ کە هیچ کەسێک ئەو مافەی نییە. ئەنجا کوفری ئیعراض ئەوەیە کە ئینسان پشت هەڵکردن و پشتکردنە دین و ئینسان مەبەست ئەوەیە کە لە ناخ و دڵ و دەروونەوە واز لە ئیسلام بێنێت و گرنگی بە ئیسلام نەدا وەکو بڵێ ئیسلام بۆی هەردانە بەزی بێت. ئەوە شێکێکە لە کوفری ئیعراض بڕام کە زۆر حقیقەت خەڵک لێی بێئاگایە. زۆر کەس پشتی لە ئیسلام کردووە کەسی لەو لاشەوە هەر بەسەری زارگەڵە مسلمانم برام. خی گەورە دەفەرمێ بەل ئەکسەڕهم لا يعلمون الحق فهم معرضون. زۆربەیان حەقێ ناناسن، جا لە کاتێکیشدا کە نایناسن پشتیشیان تێ کردووە. ئەوەش پێی دەڵێن پشتێکردن کە زۆر بەڕاستی خەتەرە بۆ ئینسانی خواپەنامانداد. ئەنجا یەکێکی دیکە لە هەڵوەشێنەرەوەکانی ئیمان نیفاقە، بریتە لە دووڕۆیی خواپەنامانداد و لە ڕووی جەنابتان ئەوەی ئینسان بە ظاهیر نیشانی بدا کە مسلمانە بەڵام لە ناخۆ قەنەعاتی بە شتەکەی نەبێت، قەنەعاتی بە ئیمان و ئیسلامەتی نەبێت، قەنەعاتی بە ئیسلام نەبێت. ئەوەش بێگومان هەڵوەشێنەوەی ئیمانە. ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين. کابرا بە زمان دەڵێ بڕوان بەخوا بە ڕۆژی دوایی هەیە بەڵام لە کاتێکیشدا کە قەنەعاتی بە قەزەکەی نییە و ئیماندار نییە. ئەنجا یەکێکی دیکە بریتە لە ڕق لێبوونەوە لە یەکێک لەو شتانەی کە پێغەمبەر هێناویەتی صلی الله عليه وسلم. جاری وهەیە کابرا ڕقی لە هەموو ئیسلامە، جاری واش هەیە ڕقی لە بەشێک لە ئیسلامە. ڕق لێبوونەوە نابێت برام ئینسانی ئیماندار. دەگونجێ من یعنی شتێک وەکو بڵێ پێم خۆشتر بێ لە شتێکی دیکە، بەڵام ڕق لێبوونەوە لە هیچ شتێک لەو شتانەی کە لە ئیسلامدا هەنە ناگونجێ ئینسان ڕقی لێیان هەبێت برام. بەڵام وەکو بڵێ پێ ناخۆشبوونێکی تەبیعی جیاوازە، پێ ناخۆشبوونێکی سروشتی و تەبعی ئینسان وایە. خی گەورە کە باسی جیهادی دەکات دەفەرمێ چی؟ كتب عليكم القتال وهو كره لكم. ئەو کوڕە کامەیە؟ ئەو کوڕە شتێکی سروشتیە. ئینسان بە تەبیعەت حەزی لە ژیانی خۆشە، حەزی لە پاڵدانەوەیە، حەزی لە ئیسراحەتە، حەزی لە مادەبوونەوە جیهادەوە تەبعە طبعا، بەڵام نابێ بیر و باوەڕ و لە دڵەوە عەقیدەیەن ڕقت لە جیهادێ بێ خەتەرە ئیمان پێ هەڵدەوەشێتەوە. ڕقت لە نوێژێ بێت، ڕقت لە ڕۆژووی بێت، مەسەلە ڕقت لە یەکێک لەو شتانە بێت کە ئیسلام دانی پێدا هێناون، ئەوەش هەڵوەشێنەرەوەی ئیمانە برام. خی گەورە دەفەرمێت ذلك بأنهم كرهوا ما أنزل الله، کە باسی کافران دەکا فأحبط أعمالهم. ذلك بأنهم كرهوا ما أنزل الله. ئەوەیە کە و بێ باوەڕانە چیە؟ پێیان ناخۆشە ئەوەی کە خی گەورە دایدەبەزێنێت و لەلایەن خی پەروەردگارەوە دادەبەزێت، جاکردەوەکانیان هەڵدەوەشێتەوە. یان دەفەرمێ فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم برام. ئیمانیان تەواو نابێ هەتا وەکو تۆ نەکە نەدادوەر لەوەی کە لە نێوانیاندا ڕوو دەدات ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيته. نابێ ئینسان هەست بە هیچ سەغڵەتیەک بکات لە دڵ و دەرونیدا بەوەی کە لەلایەن پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم لەلایەن شریعەتەوە پێ دەگوترێت ويسلموا تسلیما، و دەبێ ئینسان ملکەتیشی بێت. ئەوەش خواپەنەمەندا یعنی ئینسان یەکێک لەو شتانەی پێ ناخۆش بێت کە لە دیندا هەن کە پێغەمبەر هێناویەتی صلی الله عليه وسلم وەکو عەقیدە و بیر و باوەڕ ڕقی لێ بێت، ئەوەش هەڵوەشێنەرەوەی ئیمانە. ئەنجایەکێکی دیکە عدم القبول والاستكبار وعدم الإذعان. ئینسان قبوڵی ئەو شتەیە نەکات کە شریعەت هێناویەتی و خۆی لە ئاستیدا بە گەورە بگرێ و ملکەتی نەبێت، وەکو شەیطان کە خی گەورە پێی فەرموو سوزدەی ڕێز بەرە بۆ ئادەم، گوتیە من باشترم لەوی، خۆی بە گەورە زانی تەکەبوری کرد و هەروەها پشتی هەڵکرد لە فەرمانی خدای پەروەردگار. ئەوەش لە ڕاستیدا ئیمانی ئینسانی پێ هەڵدەوەشێتەوە. ئەوە ناکە ئینسان تاوانێکی بکات، بەڵام ئەوە کە بۆی ملکەز نەبێت و قبوڵی نەکات و لە ئاستیدا خۆ بە گەورە بزانیت. کیبر چییە؟ بەتەڕ الحەق وغەمت الناس. ئەوەیە کە ئینسان حەقی قبوڵ نەبێت، دانی پێدا نەنێت و لە ئاستیدا خۆی پێ گەورەتر بێ لەوەی کە ئەو حەق و ڕاستی کە پێغەمبەر هێناوێتی قبوڵی بکات. ئەنجا هاو بەشدانان بۆ خی پەروەردگار یەکێکە لەو شتانەی کە ئیمان هەڵدەوەشێنێتەوە برام، بەڵام هاو بەشی گەورە تەبعاً. یەکێک لەو شتانە ئەوەیە کە ئینسان لە نیەت و مەبەستیدا کارێک بکات مەبەستی تەنها غیری خی گەورە و مەبەستی دنیا بێت، یان لە خۆشەویستیدا ئینسان شتێکی لە خی پەروەردگار زیاتر خۆش بوێت، یان لە بە گەورە زانیندا برام
لەو شتانەی کە ئینسان جاری وهەیە تەوەکولی لەسەر غیری خوای پەروەردگارە یان تەوەکول و پشتبەستنی وەکو لەسەر کەسێکە لەسەر خوای پەروەردگاری نییە. شرک بەتابەت شرکی گەورە لەو شتانەیە کە ئیمانی ئینسانی هەڵدەوەشێنێتەوە و نەواقیضی ئیمانی ئینسانە خوا پەناماندات. ئینجا ئینسان یەکێکی دیکە ئەو ڕەفتار و هەڵس و کەوتانەی کە دروشم و نیشانەی کافرانن و تایبەتن بە کافرانەوە وەکو سەجدەبردن وەکو ڕکوع و هەروەها یعنی یەکێک لەو شتانەی کە تایبەتن بە کافر و بێباوەڕانەوە وەکو عەقیدەیی بیکات. یەکێک لەو شتانەی کە تایبەتن بە کافرانەوە عەقیدەیەن بیکات ئەوەش ئینسان حەقیقەتەن ئیمانی پێی هەڵدەوەشێتەوە خوا پەناماندات. یان ئەو کردوانەیە کە لە خودی خۆیاندا شیرکن و هەروەها کوفرن وەکو لە غەیری خوا پاڕانەوە هاوار بۆ غەیری خوای پەروەردگار بردن و هەروەها سوزدە و ڕکوع بردن یان قورئان فڕێدان جاری وا هەیە یان سوکایەتی بە ئیسلام ئەوانە لە خودی خۆیاندا کفرن ئیمانی ئینسانی پێ هەڵدەوەشێنێتەوە برام. یان واز هێنان لە ئەنجامدانی ئەسڵی کردەوە جنسی کردەوە ئینسان واز لە هەموو کردەوەیەک بێنێت پشت لە ئیسلام کات ئەو معنەوەیەک حقیقەتەن نەک ناڵێم کردەوەیەک دوو کردەوە تاوانێک دوو تاوان بەڵام ئینسان واز لە هەموو کردەوەیەک بێنێت پشت لە ئیسلام کات معناوایە ئەوەش ئیمانەکەی پێ هەڵدەوەشێنێتەوە. یانی یەکێکی دیکە لە هەڵوەشێنەرەوەکانی ئیمان کە زۆر گرنگن برایان ئەوانە ئیمانت بەوەی هەبێ کە غەیری ئیسلام باشترە لە ئیسلام یان غەیری ئیسلامیش بۆ ئینسان و بۆ ژیان گونجاوترە بۆ ئەوڕۆ عملی پێ بکەی وە لە سەریبی وە خەڵکی بۆ هاندەی و باسی بکەی و پێڕا هەڵا بڵێ لەولاشەوە ئیسلام ئیبادەکەی ئەوەژی کێکە لە هەڵوەشێنەرەکانی ئیمان برام. ئیسلام و ئیمانەتی ئینسانی پێ هەڵدەوەشێتەوە برام. وەکو کابرای نەکەی گوتی وەڵا لەگەڵ ڕێزمدا بۆ ئیسلام بەس چ ئەلمانیەت باشترە بۆ ئەوڕۆ ئەو نابێت برام چۆن شتیوا دەبێ ئینسان ئەو ئیمانە دەگەر مەگەم جاهیل بێت ئەمما ئیمانی ئینسانی پێ هەڵدەوەشێتەوە برام. ئەگەر ڕێزت بۆ ئیسلامە باید تەطبیقت دەکەیت براوە کەی قسەیە. یان ئەوەتانەیە جنێودان و گاڵتەکردن بە ئیسلام گاڵتەکردن بە واجبێکی ئیسلام بە سونەتێکی پێغەمبەری صلی الله عليه وسلم بڵێ کاکە شەرع هەندێکی عەدالەتی تێدا نییە ئەوە تا لە میراتی ئافرەت کاکە وەڵاوە عەدالەت نییە پیا چوارژنی هەبێ وەڵا کاکەوە عەدالەت نییە ئەوە ئیمانی ئینسانی پێ هەڵدەوەشێتەوە معناوە ئینسان تانە لە ئاەتی خوای گەورە دەدات تانە لە پێغەمبەری دەدا برام وەڵا کاکە ئەو سونەتە گونجاو نییە ئەو واجبە گونجاو نییە ئەوە فەرزی کردوە شەرع دەبێرێ دەیە بۆچی وابێت وڵا کاکەەوە بەدڵم نییە و یان وڵات تانەی لێبدا ئەوانە برام مەگەم ئینسان جاهیل بێ موانعی هەبێت ئەمما ئیمانی ئینسانی پێ هەڵدەوەشێتەوە. یەکێکی دیکە کە زۆر گرنگە ئیمانی ئینسانی پێ هەڵدەوەشێتەوە بریتیە لە موالات الأعداء بریتیە لە خۆشەویستی بۆ دژمنانی ئیسلام بەڵام بالقلب والعمل بەدڵ و هەروەها بەکردەوە یان ئەوەتانەیە سەرخستنی بێباوەڕان یان یارمەتیدانی بێباوەڕان لە بەرامبەر موسڵماناندا. بەڵام برایان موالات دەبێتە دوو بەش ئەوە دەبێت بە حەساسی لێی ئاگادار بن. موالاتی کوبرا هەیە موالاتی سوغڕاش هەیە. موالاتی کوبرا چییە؟ ئەوەیە کە خاوەنەکەی لە ئیمان و ئیسلامەتی دەردەکات. موالاتی گەورە بریتیە لە چی؟ بریتیە لە تەکون بالقلب والعمل ئینسان بەدڵ کابرای بێباوەڕت خۆشتر بوێت پێت خۆش بێ بێباوەڕ سەرکەوی پێت خۆش بێ دینی بێباوەڕی سەرکەوی لە بەرامبەر موسڵمانیدا یعنی بەدڵ عەقیدە و بیر و باوەڕی ئەوت خۆشتر بوێت پێت خۆش بێ ئەو سەرکەوی پشتی ئەوی بگری و خۆشەویستی بۆ ئەوی دەرببڕی ئەوە بەدڵ ئەنجا بەکردەوەش ئەوەی بکەی ئەوە لە ڕاستیدا ئیمانی ئینسانی هەڵدەوەشێنێتەوە ئەوە پێی دەڵێن موالاتی کوبرا. موالاتی سوغڕا ئەوەی ئینسانی پێ کافر نابێت ئیمانی پێ هەڵناوەشێتەوە بەڵام یەکێکە لە هەرە تاوانە گەورەکان. بریتیە لە چی؟ تەنها بە عەمەلە بەدڵ نییە بەڵام بە عەمەل تكون بالمودة والميل والمداهنة لبعض الكفار لغرض دنيوي. ها کابرا چه دەکات؟ مەیل خۆشەویستی مداهنە بۆ هەندێک بێباوەڕان بۆچی؟ بۆ غەرض و مەبەستێکی دنیایی بۆ ڕیاسەتێک بۆ منسەبێک بۆ پلەپایەک بۆ پارە و پولێک بۆ ئیمتیازێکی دنیایی جاری واهەیە دەگەڵ کابرایەکی بێباوەڕ و زاڵم و ستەمکار و خەراب تێکەڵ دەبێ و جاری واهەیە جۆرێک لە موالاتی لە ظاهریدا بۆ دەردەبڕی بەڵام بەدڵی نییە بەڵام مع سەلامەتی الاعتقاد لەگەڵ ئەوەدا دەبێ بیر و باوەڕ و اعتقادی سەلامەت بێ وە لە دڵەوە
نەکەوێتە ژێر کاریگەری بەڵام هێشتاش ئیمانی ئەو کەسەی لە خەتەردایە بەڕاستی بەڵام ئینسان بەوەی کافر نابێ هەر بریتە لە گوناهێکی گەورە دەبێ ئینسان فەرق لە بینی ئەو دووە موالاتانەدا بکە برام ئینسانی ئیماندار موالاتی مطلقی هەیە دەبێ مطلقاً خۆشت بوێت حەز بە سەرکەوتنی بکەیت حەز بە خۆشحاڵی بکەیت حەز بە سوود و قازانجی بکەیت ئینسانێکی مسلمانی تاوانبار لە ڕوویەکەوە خۆشمان دەوێت لەبەر ئیمانەکەی لە ڕوویەکی شەوە ڕقمان لەوەیە کە هەندێک خراپە و زوڵم مستەم و خراپە و نەعەدالەت و ناداتپەروەری هەیە ڕقمان لە خراپەکەیە بەس لەبەر ئیمانەکەی شخصیەتەکەمان خۆش دەوێت ئینسانی بێباوەڕ مطلقاً دەبێ خۆشت نەوێت و دەبێ سەری نەخەی و دەبێ پشتگیری نەکەی و دەبێ بە هیچ شێوازەک پاڵپشتی نەکەی بەڵام ئایا معنای ئەوەیە مەداری لەگەڵ نەکەی نایسە دوای باسی دەکەین مەدارات جیاوازە لەگەڵ خۆشەویستی برام جا بەڕاستی ئەو بابەتە زۆر هەڕەشەی لەسەرن موالات خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا ئەو کەسانێکی ئیمانتان هێناوە لا تتخذوا اليهود والنصارى ئەولیاء نەسارا و یەهودیەکان واتە جوولەکە و مەسیحیەکان مەگرن بەچی ئەولیا مەیان گرن بە دۆست و پشتیوان مەیان کەنە سەرخەری خۆتان مەیان کەنە خۆشەویستی خۆتان ئەولیا یعنی خۆشەویست یعنی پاڵپشتیکردن یعنی سەرخستن ئەوانە مەیان کەن بە سەرخەری خۆتان بە پاڵپشتی خۆتان بە خۆشەویستی خۆتان برام بۆچی چونکە ئەوانە هەندێکیان چنە هەندێکیان خۆشەویستی هەندێکیانن باشە برام مایان گرن چونکە بعضهم ئەولیا و بعضین هەندێکیان خۆشەویستی هەندێکیانن یەکدیکیان خۆش دەوێت ومن يتولهم منكم فإنه منهم هەر کەسێک وا بکە مطلقاً ڕوو لە بێباوەڕی بکات سەری بخات حەز بە سەرکەوتنی بکات لە دڵەوە خوای گەورە دەفەرمێ لەوانە برام ئەوە یعنی هەڕەشەیەکی زۆر گەورەیە کە ئینسان لێ ئاگادار بێت برام إن الله لا يهدي القوم الظالمين براستي خواي گەورە کەسانی زاڵم و ستەمکاری خۆش ناوێن ئاوەژیکێک کە لا هەڵوەشێنەرەکانی ئیمان خوا پەنامەندات ئینسان دەبێت لێی ئاگادار بێت ئەنجا کۆتاهەمین کە باسی بکەین هەڵبە زۆر شتی دیکەش هەیە بەڵام کۆتاهەمین خاڵ ئەوەیە کە یاسا و ڕێساکانی غەیری ئیسلامت پێ لە ئیسلام چاکتر بێت یان پێ وەکو ئیسلام بێت وكو قتراوة أن غير هدي النبي صلى الله عليه وسلم أكمل من هديه بيدوا بيد هديه يا هدايته رنمونيك بيغمبر هناويتي يا سايكي دسكرد أورو باشتر وقنجاو تربو أورو يعني بيدوا بي أوج وكو إسلام وايا قيدنا كدس بويشو بكريت أوج أجي إنسان جاهل نبي حقيقة هل وشينروي إيمان برام يعني بلاي ولا كاكا أوشتانيك لشريعة دا تشسبا ونراستا وبوكاتي خوي وايا بس بۆ ئەوڕۆ وەڵا ئەو یاسایە گونجاوترە بۆ ئینسان کە جاهیل نەبێ پێی لە ئیمان و ئیسلامەتی دەردەچی برام وەکو ئافرەتێک جارێکی قسەی دەکرد لێو کاکە محەممەد بۆ سەردەمی خۆی 1400 ساڵ پێش ئێستا شتێکی باشی هێنا شتێکی چاک بوو ئەوەی کە ئەو هێنایی بەس بۆ سەرکەوتنی ئەو ڕۆی پێشکەوتنی ئەو ڕۆی من بە کەڵک نایە دەیگوت بۆ ئەوڕۆ نابێت بۆ کاتی خۆی زۆر باش بوو 1400 ساڵ پێش ئێستا بەس بۆ ئەو پێشکەوتنە ئێستا ئەوە نابێتی گونجاو نییە لەگەڵ ئێستادا ئەو یاسا دەستکردانە ئەو فلان و فیسارانەی کە ئێستا هەنەکە ئینسان دایناون بۆ ئەوڕۆ ئەوە باشترە برا ئیمانەکەت سفر دەکاوە مەگەم ئینسان جاهیل بێت یان نەزان بێت یان ئاگادار نەبێت ئیسلام نەناسیت تەویلێکی هەبێ ئەمە ئەوە هیچ شتێک هەڵناگرێ برام یان یعنی ئینسان پێی وابێ کە دروستە لە شتێکدا زۆر ئاساییە هەندێکی پابندی شریعەت بێ هەندێکیش پابندی شتێکی دەستکرد بی پێت ئاسایی بێت یان پێت چاکتر بێت فەزڵی بدەیت بەڵام جاری وا هەیە میکانیزمێک کە دژ و پێچەوانەی شریعەت نییە ئەوە ئینسان لەوەدا ئاساییە ئەمە کە شتانە ئێستا باز دەکەین مەبەست لە شتێکە کە پێچەوانە بێت لەگەڵ ئیسلام لەگەڵ یاسایەکی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام بۆ نمونە یاسایەکمان هەیە ئەوڕۆ مەسەلە بۆ نمونە وەکو میکانیزمێکە وەکو ئیمامی عومەر لە سەردەمی خۆیدا لە سەردەمی پێغەمبەردا سجن نەبوو بەڵام دوای ئەوەی کە دەوڵەتی فارسەکانیان مەسەلەن فتح کرد و ئەوانە لەوێدا سوودی زۆر لەوەی بینی سجنیان دانا دەواوین و نووسینی مەسەلەن ناو و بەعزە شتێکیان لەوێەوە فێربوون وەریان گرت وەکو میکانیزمێک کە دژ و پێچەوانەی شەرع نییە بۆ خزمەتی کۆمەڵگای خۆت بۆ خزمەتی دەوڵەتداری بۆ کاروباری خۆت شتێک ئەگەر پێچەوانە نەبێ ئەوە زۆر ئاساییە ئینسان وەری بگرێت بەڵام ئەوەی کەمە باسی دەکەین پێچەوانەی شەرع بێت
مۆر لە سەردەمی پێغەمبەری صلی الله عليه وسلم کە نامەی دەنووسی بۆ پادشاکان بۆ یەکێک جارێک خەرێ بوو مەسەلەن نامەیەکی بنووسی یەکێک لە هاوڵان فەرمووی ئەوانە عادەتیان وایە مۆری پێوە نەبێ نامەی ناخوێندنەوە پێغەمبەر خۆنەی و کاکە وڵا جاوە من چم بە یاسای کافراندایە مۆری دروست ناکەم نایخوێنیتەوە با نەیخوێنیتەوە نییە مادام پێچەوانەی شەریعەت نییە زۆر ئاساییە ئەوڕۆ میکانیزمێک هەیە میکانیزم بۆ دەوڵەتداری بە ئەزمون ئینسان پێی گەیشتووە کە شتێکی باشە بەهەر لە هەڵ وڵاتێکیەوە هاتوێەوە نییە برام حکمت بزربووی ئینسانی ئیماندارە لە هەر شوێنێک ببینتەوە ئێمە ئەولاترین کە دەستی پێوە بگرین وەکو میکانیزم مادام پێچەوانەی شەریعەت نەبێ لە هەر شوێنێکیەوە هات بێت بەس هەر شتێک پێچەوانەی شەریعەت بێ ئەمە ڕەفزی دەکەین و نابێ ئینسان پێی لە ئیسلام چاتر بێیان پێوەکو ئیسلام بێت جابرایان ئەوە چەند شتێک بوون لەو شتانەی کە پێیان دەڵێن نەواقیض الئیمانی والئیسلام هەڵوەشێنەرەوەکانی ئیمان و ئیسلام ئەگەر ئینسان ئەو شتانە بکات یان ئەو قەناعەتەی هەبێ حەقیقەتەن موسڵمانیش بێ ئیمانەکەی سفر دەبێتەوە هەڵدەوەشێتەوە خوا پەناماندات کەوە زۆر خەتەرێکە کە ئینسان لێ ئاگادار بێت بەڵام زاری وا هەیە کابرایەک ئەو شتانە دەکا بەس نەزانە باشە بەرام پێ نازانیت یانەوەتانێ پێی نەگەیشتووە یعنی ئەوە عوزرێکە هەیەی نابێ یەکسەر ئەمە بڵین کاکۆڵە هەر کەسێک ئەوەی لێ ڕوودا ئەوە معناوایە کافر بوو زاری وای ئینسان عوزرێکی هەیە تەویلێکی هەیە زاری وای ئینسان نەزانە ئەوە بابەتێکی جیاوازە بەڵام ئەوەی کە لە هەمووی گرنگترە برایان ئێمە ئەو شتانەمان باس کردن پێویستە گوێ لە چەند تێبینێکی بگرین بۆ ئینسان نەکەویتە هەڵەوە برا چونکە بابەتی عەقیدە و هەر دەسێکی دیکەش ئەگەر خوێندت ئەگەر نەڵێ ئێمە دەبێ ئاوا جێبەجێ بکەین ئەگەر چوینە دەرە دەبێ مووقفمان ئاوا بێت و ئاوا لە ناو خەڵکیدا مامەڵی لەگەڵدا بکەین دوایی ئێوە کە لێرە چوونە دەرەوە ڕەنگە ئەو عیلمەتان گوێ لێ بێت تووشی هەڵی ببن لەبەرەوەی ئێستا گوێ لەو چەند خاڵی دەگرین لەو تێبینیە یەکەم ئەوەیە کە ئینسان پێویستە ئیمان و ئیسلامەتی بناسێ و شیرک و کوفری و نەواقیضی ئیسلامیش بناسی برە بۆچی لەبەر ئەوەی ئینسان جارێک لە جاران تووشی یەکێک لەو شتانە نەبێت بە خۆشی نەزانێت برە بەخوا جاری وای ئینسان بە قسەیەک خۆی کافر دەکا کابرا یان نەزانە یان ئەوە تا گوێ بە ئوموری دینی نادات بۆیە ئێمە پێویستە لەو شتانە شارەزا بین بۆچی بۆ ئەوەی کە ئیمان و ئیسلامەتیەکەمان بزانین و ئیمان و ئیسلامەتیەکەمان بە دروستی مامەڵی لەگەڵدا بکەین ئەنجا بۆ ئەوەی ئێمە ئەرکی سەرشانمان جێبەجێ بکەین بەرامبەر بە مسلمان و بەرامبەر بە غێرە مسلمانیش برام بۆچی گرنگە ئێمە ئیمان و کوفر بناسین و ئەهلی ئیسلام و ئەهلی کوفر بناسین برام بۆچی گرنگە لەبەر ئەوەی ئەمن لەسرم واجبە بەپێی ئاەت و فەرمایشتی پێغەمبەری صلی الله عليه وسلم هەر تاکێک لەسەری واجبە ئەرکی بەرامبەر مسلمانی چییە مافەکانی بەرامبەر جێبەجێ بکات و ئەرکیشی بەرامبەر کابرای بێ باوەڕ و خراپەکار چییە مامەڵی چۆن لەگەڵدا بکات پێویستە بەپێی دینەکەی بێت لەبەرەوە گرنگە ئێمە بیان ناسین ئەمما ئەگەر ئێمە باسییان دەکەین مەبەست ئەوە نییە ئەمە بچین دەستە سەر خەڵکی دانین ها دوایە کەس وا حاڵی نەبێت ئەمە مەبەستمان ئەوەیە خەڵکی کافرکەین یان مەبەستمان ئەوەیە دەستە سەر خەڵکی دانین نا بۆ ئەوی باسی ناکەین برام ئەوە شتێکی دیکەیەوە ئەوە ئیشی ئێمە نییە ئەمە دەست لەسەر هیچ کەسێک دانین و ئەمە یعنی باز لەوەی ناکەین بەس باز لەوەی دەکەین ئیمان و ئیسلامەتی بناسین بزانین ئیمان بە چه هەڵدەوەشێتەوە بزانین لا إله إلا الله داوای چمان لێ دەکات بزانین ئیمان بە چه دادەمەزرێت بە چه زیاد دەکات بۆی ئەو شتانە بکەین بۆی خۆمان لەو شتانە پارێزین کە زەرەر بە ئیمانەکەمان دەگەێنن بۆ ئەوەی ئیمانداری بناسین ئەهلی ئیمان و ئەهلی کوفریش بناسین برام جاوڕۆ زۆر کەس جارێک کاتێک باسی شتێکی وا دەکەی بە تایبەت لە وتار و شتی ئەو شتانە هەندێک کەس خۆت لێ دەکاتە شێخ و مشایخ مامەستا کوڕە خەڵکی کافر مەگۆ باسی ئەو شتانە مەگۆ کاکە فەقیر حاڵ خۆم بەزەوە نیە من ناڵێن خەڵکی کافر دەکەین بەس نابێ ئینسان بزانی ئیمان چێ و ئیسلام چێ و کوفر چێ برام نابێ ئینسان ئەهلی ئیمان و ئەهلی کوفر بناسیت ئێبرامە تو کە نەیناسی چۆن توانی مامەڵی لەگەڵدا بکەیت وانێ برام بەس خۆ مناڵین دەست لەسەر خەڵکی دادەنین و مناڵین باسی هیچ کەسێک دەکەین بەس دەڵێن کاکە ئیمان ئەوەیە و داوای ئەومان لێ دەکات کوفریش ئەوەیە دەی بیناسین بۆی خۆی لێ بپارێزین بابەوەی هیچ شکالێکی هەیە بەڵکو پێویستە شتێک کە لە قورئانێدا باس کراوە پێویست نی ئێمە بیناسین شتێک کە پێغەمبەر باسی کردووە صلی الله عليه وسلم پێویست نی ئێمە بیناسین بەس خۆمە ناچین برام دەست لەسەر خەڵکی دانین و باسی هیچ کەسێک بکەین و بچین یعنی پەنا بە شتانە بەرین برام ئەمە بۆ ئەوەی دەبێ بیزانین تێبینێکی زۆر گرنگە بۆ ئەوەی بە دروستی مامەڵە لەگەڵ ئیمان و ئیسلامەتیەکەماندا بکەین برام بۆی ئەرکی سەرشانمان بەرامبەر ئیمان و ئیسلامەتیەکەمان جێبەجێ بکەین و داخوازیەکانی جێبەجێ بکەین برام
انجا دوهم اوەیە بۆ ئەوەیە کە بزانین بەرامبەر بە مسلمان چۆن بین و بەرامبەر بە غەیرە مسلمان چۆن بین. بۆ ئەوە نییە کە دەستنیشانی هیچ کەسێک پێین وەکو گوتمان، بۆ ئەوەیە کە ئێمە نامانەوێت کۆمەڵگای دابەشکەین و بڵین کاکە ئەوە تا ئەوە مسلمانە ئەوە وایە ئەوە وایە ئەوە وایە، بەس ئەمە دەبێ عموماً بەعام باسی شتی دەکەی، دەست لەسەر هیچ کەسێک دانانەی و شخصی جیاوازە. ئەتوو کاتێک کاکە دەڵێ هەر کەسێک بڕای بەخوای نەوێ کافرە، هەر کەسێک بڕای بە محەممەدی نەوێ کافرە، وایە؟ بەڵام ئەمە ناچین لە کاتێکدا کابرایەک جاری وایە کوفرێکیشی لێدا دەکەوێ، بەڵام نابێت دەستی لەسەردانین. بۆ لەبەرەوەی جاری وایە کابرا عوزرێکی هەیە نییە، کابرا جاری وایە هەیە من نازانم ئاگام لێ نیێتەوە بەی دەکات، لەبەرەوەی من ناچین دەست لەسەر شەخص دانین، بەڵام بەعام دەڵێن کاکە ئیمان و ئیسلامەتی و داخوازی ئیمان و ئیسلامەتی ئەوەیە، ئەوەش بەڕاستی هیچ شتێکی تێدا نییە و بەڵکو یەکێکە لەو شتە زەلورانەی کە دەبێت ئینسان بیزانێت. دەبێت ئیمان و ئیسلامەتی بناسین بۆچی و ئەهلەکەشی بناسین بۆ ئەوەی کە ئینسان ئەرکی خۆی بەرامبەری جێبەجێ بکات. دەبێت ئینسان جاری وایە ئەرکی خۆی بەرامبەر بە مسلمانی و ئەرکی خۆی بەرامبەر بە غێرە مسلمانیش چۆن مامەڵی لەگەڵدا بکە، ئەوەش دەبێت جێبەجێ بکات، بەڵام دەبێت ئاگاداری شروطی و ماوانعی تەکفیر و بە کافردانان بین. شروطی هەیە و هەروەها مەوانعی هەیە، دەبێت ئینسان ئاگادار بێت. بەڵام وەکو گوتم ئیشی من نیمە دەست لەسەر خەڵکی دانین، بەس ئیشی ئێمە وەکو مسلمان ئەوەیە ئیمان و ئیسلامەتی و کوفر بناسین. ئەوەش هەمووی لە قورئان و لە فەرمایشتی پێغەمبەریدا صلی الله علیه وسلم باس کراوە. سێم تێبینی ئەوەیە برایان ئێمە وەکو مامەڵەی دنیایی پێویستە کاتێک مامەڵە لەگەڵ خەڵکدا دەکەین بانک خوازانە مامەڵە لەگەڵ کۆمەلگادا بکەین. یعنی چی بانک خوازانە؟ یعنی ئینسان هەمیشە طموحی لەگەڵ خەڵکدا ئەوە بێ کە خەڵک بەرەو ئیمان و ئیسلامەتی بێنیت، خەڵک دڵسۆز بی بۆ خەڵک و بتەوێ خەڵک مسلمان بێت و خەڵک بتەوێ بەرەو بەهەشتێ بڕوات، بۆ خەڵکی دڵسۆز بی. وەکو پێغەمبەران بەگەلەکانیان چی گوتووە؟ ئوبەلیغوکم ڕیسالاتی ڕەبی، ئێمە پەیامی پەروەردگارتان پێدەگەێنین و ئەنە لەکم ناصح ئەمین. سێ سیفەتی هەڵدەدا برام، ئوبەلیغوکم ڕیسالاتی ڕەبی، پەیامی پەروەردگارتان پێدەگەێنین، دەبێت ئێمە جوابی ناڵێن شوێن کۆتی پێغەمبەرانین. و ئەنە لەکم ناصح، بەگەلەکانیان گوتووە ئێمە بۆ ئێوە دڵسۆزین. دڵسۆز یعنی چی؟ نصح یعنی ئیرادەة الخەیری للمەنصوح، ئیرادەی خەیرت بۆ ئەو کەسە هەبێ کە نەسیحەتی دەکەی. خۆمە نامانەوەی خەڵکی بەرەو جەهەنەمێ بەڕێکەوێنێ برام، ئیشی ئێمە ئەوەیە خەڵک بەرەو بەهەشتێ بێنین، بانک خوازانە تەماشای خەڵکیکەین. و ئەمینیش ئەوەیە کە پێغەمبەران گوتویانە ئێمە دەستپاک و ئەمینین بۆ کۆمەلگاکەی خۆمان، بۆ ئێوە خەڵکینە شوێن ئێمە بکەون بە ئاقارێکی باشتاندا دەبین. دەبێت ئینسانی ئیمانداریش بەو شێوازەیە مامەڵە لەگەڵ کۆمەلگادا بکات، مەبەستی بێ خەڵک هیدایەت دابرام. ئەمجا چوارەم ئەوەی کە زۆر گرنگە لەو خاڵانەش ئەوەیە کە مەدارات و وەلا و بەڕا لێک جیاوازن. خۆشەویستی دڵ لەگەڵ مەداراتێکی ظاهری لێک جیاوازە. بۆ نمونە تو جیرانێکت هەیە کاکە دەڵێ من مەسیحیم، دەڵێ من زەردەشتی مەسەلە، بۆ نمونە ئەوە جیرانێکت هەبوو کەسێک لێرەدا هەبوو کە گوتی کاکە من مسلمانین، چۆن مامەڵەی لەگەڵدا دەکەی؟ ئایا کە دەڵێ نابێ خۆشت بوێ معنای وایە دەبێت لە هەر شوێنێکی گەیشتەوە بەر شەقانی دێ و ماڵیشی خۆی و ماڵ داگیرکەی وەڵا ماڵی حەڵالە کافرە؟ نە، مامەڵە پێی دەڵێن مەدارات. مەدارات چییە؟ ئەوەیە کە ئەتوو مەدار لەگەڵ خەڵکدا دەکەی، وەلەو کە مسلمان بن ئەوە جیاوازە، کە مسلمانیش نەبێ مامەڵەیەکی جوان ئەخلاق و ڕەوشتێکی جوان ڕێک و پێک لەگەڵیدا مامەڵە دەکەی، مەدار دەکەی. وەنیە برام خۆت ناچی بڵێ وەڵا کاکە کافر دەی یەڵا ماڵی حەڵالە و فلانە و فیشسارە و هەر لەبۆت هەڵکەوت لێ ڕاکێشە و خۆ نابێ برام. مەدارات یعنی چی؟ یعنی ئینسان مەدار لەگەڵ ئەو خەڵکەدا دەکات بە ظاهیری. بۆ نمونە کابرا نەخۆش بێت جیرانت بێت دەبێت سەریشی لێ بدەی، وایە برام؟ کابرا پێویستی بە ماڵ و سامان و پارەی بوو، ئەگەر جاری وایە لێی قەوما بە تەنگی شێوە دەچی و یارمەتیشی دەدەی. بە نەسی ئاەت خوای گەورە نەهی ئەوەمان لێ ناکە کەسێک کە شەڕکەر نییە زوڵمتان لێ ناکە چاکەی لەگەڵدا بکەن و لەگەڵیدا دادپەروەر بن. برا نەخۆش دەبێت سەری لێ دەی دەگەڵی دەچێت دکتۆری چاکەی لەگەڵدا دەکەی. بۆچی؟ بۆی سەرنجی ڕاکێشی بۆ ئیمان و ئیسلامەتی. وەنیە برام خۆت ناچی دژایەتی بکەوە دژ لە دیکەش لە دینی دوورخەیەوە. زۆر کەس هەر بە ڕەوشتی پێغەمبەر و هاوڵان تەماشا دەکەن مسلمان بووە. جا ئێمە مەدار دەکەین لەگەڵ هەر کەسێکدا کە مسلمانیش نییە بە ئەخلاق و ڕەوشتێکی جوان، بە یارمەتیدان، باشە برام، بە ڕەحم و بەزەیی و هەروەها بە دادگەری. بەڵام هەندێک شت هەیە کە بۆمان نییە، یعنی قەل لێمان قەدەغە کراوە، ئەوە جیهوازە.
ئەمما ئینسان عمومەن لەگەڵ هەر کەسێکدا کەمەدار دەکات لە سەرەتی کە بە ئەو پەڕی ئەخلاق و ڕۆژی جوان مامەڵەی لەگەڵدا بکات بەس لە دڵەوە خۆشت ناوێت پشتی پێ نابەستی نهێنی مسلمانان لەلا باز ناکەی کەین و بین لەگەڵ ناکەی وەنێ برام یعنی پێت خۆش نییە ئەو بێ باوەڕە بەسەر مسلماناندا سەرکەویت ئاوە جیاوازە ئەوە نابێتێ بەڵام مەدارات لێک جیاوازن کە بەڕاستی ئینسان دەبێ مامەڵەیەکی دروست لەگەڵ هەر کەسێکدا بکات حتا ئەگەر مسلمانیش نەبێت خاڵی کۆتا هەمین برایان زۆر گرنگە کە ئێمە بزانین کاتێک کە قسە دەکەین سەردەمی بانگەواز و نەبوونی دەسەڵات جیاوازە لە سەردەمی دەوڵەت سەردەمی بانگەواز جیاوازە لە سەردەمی دەوڵەتداریدا ئەتو هەندێک یاسا هەیە هەندێک شت هەیە لە سەردەمی بانگخوازیدا دەبێ ڕەساوی بکەی مامەڵەت لەگەڵ خەڵکدا چۆن بێ نەرمونیان بێ ڕێک و پێک بێت بە ڕەحم و بەزەیی بێت بۆ خەڵکی دڵسۆز بی باسی هەندێک شت نەکەی کە جوانیەکانی ئیسلام باسکەی قدرەت و دەسەڵاتی خوای پەروەردگار باسکەی بەڵام کە دەسەڵات و دەوڵەت هەبوو ئەتو باسی هەندێک یاسا و قانون و بەعزە شتێک دەکەی و جێبەجێ دەکەی ئەوە جیاوازە زۆر کەس کە بانگخوازە دەچی چ دەکات جاری وایە دەیەوێ محاسبەی خەڵکیش بکات بەڵام بە نەسی ئاەت خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ تۆ ڕاگەاندن لەسەرە بەڵام وعەلەینا الحیساب حیسابەکە لەسەر ئێمەیە یان جاری وا هەیە کابرا تو هیچ دەسەڵاتێکت نییە چی وا مامەڵە لەگەڵ خەڵکی بکەی وتاری وا بدەی قسەی وا بکەی وەکو کە ئەنەهوە تو هیچ کێشەیەکت نییە وەتا لە کۆشکی کۆماری دانیشتووی و دەوڵەتت لە بەردەستیدایە و جایەڵا دەستی خەڵکی ببڕەوە یەڵا خەڵکی محاسبە بکە و یەڵا مرتەتی بوژە و کاکە ئەوە برام بۆ سەردەمی دەسەڵات و دەوڵەتە ئەما تو کە هیچ دەوڵەتت نییە و دەسەڵاتت نییە پێویست ناکات جارێ خۆت بەو مەسەلانەوە خەریکەی خەڵکی و دڵکەی برام جارێ با خەڵک بگاتە ئەو ئاستەی کە ئیسلامی قبول بێت ئەگەر دەسەڵات و دەستەوەگرت ئەوە زۆر ئاسان دەبێت ئینشاءالله مەبەستمان ئەوەیە ئینسان لە واقع تێبگات کاتێک ئێمە باسی علم و زانستێک دەکەین بزانیت چۆن مامەڵەی لەگەڵدا دەکەی بەیانی نەچی لەناو ئەو ناحیەیەدا مەسەلەن ملی کابرای بگری و مامەڵەیەکی ناتەندروستی لەگەڵدا بکەی ئێمە وەکو علم هەندێک شت هەیە دەی بیزانین بەڵام کە دەیزانین دەبێ بزانین لەناو کۆمەلگادا چۆن مامەڵەی لەگەڵدا دەکەین و چۆن لەناو خەڵکدا هەڵسوکەتی پێ دەکەین کە ئەوەش لە گرنگترین بابەتە ئینسان کە شتێکی خوێن بزانی مامەڵەیەکی تەندروستی لەگەڵدا بکات ومێدمان وایە هەمومانی ئینشاءالله ئیمان و ئیسلامەتی بە تەواوەتی و بە چاکی بناسین و خۆڕەوشتمان بە شێوازێک بێخەرێک بەڵەو ئیمان و ئیسلامەتی بێنین و دڵسۆز بین بۆ خەڵک و کۆمەڵگامان ئینشاءالله بۆ ئەوەی کە لە خێر و پاداشتیاندا بەشدار بین و خەڵک بەرەو ئیمان و ئیسلامەتی بێنین ئەوە کورتەیەک بوو لەسەر نەواقیضی ئیمان و ئیسلام و ئەو چەند تێبینیەش کە گوتمان دەبێ ئینسان لە بەرچاویان بگرێت وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين هو درسي كمبو كدرسي 12